بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بابەتێکی زۆر گرنگ، بابەتێک کە ئەبێت زۆر بە وردی، زۆر بە ژیرانە هاوسەنگێکی ڕاگیرێ لە دنیاە، ئەویش بابەتی دەستبڵاوی و دەستنوقاویە. چۆن ئینسان بتوانێت لە بینی ئەم دوانەیە کە خوای گەورە زۆر بە تەوازون باسێکا فەرمێ وەلا تەجعل یەدەکە مەغلولەتە ئیلا عنوقیک وەلا تەبسوطها کول البەسط فتەقعد. ئەکەویت ئەها وتمان پارە مای ڕاگیرانی ئینسانە، کەواتە ئەبێ ئەم پارەیە بە شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێ کەنێ ئینسان ئەوەندە دەست بڵاو بێ هیچی بەدەستەوە نەمێنێتەوە، نە ئەوەش دەست نوقاو بێ پارە تەنهای لای خۆی گیر بخوا و عاسی بێ کە زیفادی لێ نەکا. بۆیە خوای گەورە کە باسێکا فەرمێ وەلەذینە ئیذا ئەنفەقوا لەم یوسریفوا وەلەم یەقتڕوا وەکانە بەینە ذالکە قەوامە. ئەوانەی کە ئەبەخشنەوە ئەوە نابەخشنەوە کە دوای هیچ بۆ خۆیان بەجێ نەهێڵن، یاخود ئەوە دەستیان بنوقێنن هەتاوەکو کەس ئیسفادەیان لێ نەکات. ئینسان خۆشەویستەکەم، ئەوەی کە ئینسان تیا ئەبا بە تایبەتی لە زەمەنی ئەمڕۆیە بابەتی ئیسرافە. ئیسراف چییە؟ ئیسراف بریتیە لە سەرفکردنی پارە لە هەر شتێکی بێهودەیە، بەس ئەوەیە کە حەزی لێتی. بەداخەوە ئێمەش بووین بە مستەمەعێکی مستەهلیک، بەس بەکاربەرین، ئەچین حەزمان لە هەر شتێکە بێ، وەڵاو کەڤەری مۆبایلە جوانە، وەڵاو خواردنە خۆشە، وەڵا ئەو جیازە بۆ ماڵەوە، وەڵاو ئەساسە، وڵای ئەوە لەگەڵ قاتەکەمایە ئەو جووتێ پەڵاوەش ئەو جووتە، یعنی وات لێ دێ ئەو نەشتەکەی کەسی دەکەیت لە ساڵێکە جارێ بەکارێ نەهێناوە، بەس حەزەکەی هەو بێ. تەسبیحە ڕێکەخستووە، مەدالیا ڕێکەخستووە، جلوبەرگە، عەترە، هەر هەمووی لە ماڵەوە دادناو بەبێ ئەوەی کە ئافەتیش کە ئەچێتە بازار بە هەمان شێوە هەرچیەکی حەز دێ بێ ئیکڕێ. وەڵا ئەمە جیهازی خۆ زەعیفکردنە، ئەچێت لەو سەری شۆشتەی کۆنتڕۆڵی کڕی هەموو شتێکی کردو بە کۆنتڕۆڵ دانیشە قەڵەوەکە ئەنجا جیهازەکە 4 جار ئەو جیهازە بەکار نایێنێ، خەپێکە 2 جار لێ خوات و بەکاری نایێنێت و بەجێڵێ. خۆشەویستان، ئەمە هەر هەمووی ئەچێتە بابی ئیسرافەوە. ئیسراف هەر شتێکە کە ئینسان بیکڕێ و ئیسفادی لێ نەکا، جێ نەگرێ. یەکێ لە پیاوچاکانە فەرمێ هەر شتێکە هەر پارەیەکە سەرف کرێ جێ بۆ دینەکەت نەکرێ. اینجا بزانە سوبحان الله چەند ئەچینە مەحزوورات و خەتی سوورەوە. ئەی تەبذیر چییە؟ تەبذیر ئەوەیە کە لە حرامە پارەکەت بڕوە. ئەگەر 1 دینار، 1 فلس، 1 سنت بەی بەجگەرە ئەچێتە بابی تەبذیرەوە. بۆ چونکە ئەمە شوێنی نەگرتووە. وەرەقەیەکی قومار بۆ مناڵەکانە بکڕی لە ماڵەوە داینیت، ئەمە تەبذیرە، چونکە تۆ دیسانەوە دووبارە تووشی حرام بکردن جگە لە ئیسرافەکەی. کەواتە ئەم دوو بابەتە ئەبێ زۆر ئاوری لەبینەوە. خۆشەویستن، چەند شتمان هەیە لە بازاڕە، بەس کڕیوانە لە ماڵەوە دامان ناوە، ئیستاکەنە 2 پوونمان بۆ ناکات، بەکاریشمان نێناوە، ڕزیوە، کۆن بووە، ئێکسپایر بووە، بەیانێ بێ فڕێشی بیت. چەند کەسمان ئاواین هەموو ئەو پارەیە کۆ بایەتەوە، ئیستاکەنە چی بۆ ئێمە ئەکرد؟ ئیشێکی زۆر گەورە و کلێنێکی زۆر گەوری بۆ پڕەکردینەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت کلوا واشربوا وتصدقوا وألبسوا غير مخيلة ولا صرف. ئەفەرمێت بخۆنەوە لەبەریکەن، بەڵام با خۆ بەزلزانین و وەڵای قاتێکم هەیە 1 جار لەبەری کردووە، وەم ئیسرافیشی تیانە بێ. دەقاتە هەیە نازانی کامیان لەبەرکەیت، نازانی چۆن لەبەرکەی، بیرێ نییە کەی لەبەرە کردووە. ئەگە بە سەحابەکانە بچینەوە کە لە کاتێکا شەهید دەبوون، جلوبەرگ و کفنەکەیان هی ئەوە نەبوو کە سەری پێدا پۆشێ و قاچیشی بگرێتەوە، تۆزێک شەرم لە خۆمانەکەیت. یان ئیستاکانی لەوانەیە موسڵمان هەبێ لەسەر ئەم زەویە نان نییە بێخوا. من و تۆ کە لە کاتێکە زۆر جار داوەتەکەین چی لەسەر ئەو سفرەیە بەجێمێنێ، 2 کەس بانکی نانی 20 کەسەکەین، زۆر جار ئەژڵین وەڵا بابەتەکە دەعویە، خەڵکمان کۆ کردوتەوە و ئیفتار سائیمەکەین و خەڵک بانگەکەین و مامۆسایان و دوعات و ئەو هەموو خواردنی کاکرێتە ناو تەنەکی خۆڵەکانەوە، باوەڕم پێ بکەن ناکرێتە گەروی هەژارەکانەوە. بزانە چەند موسڵمان هەیە ئەمڕۆ پێویستی بە نانێکە، پێویستی بە ئاوێکە، پێویستی بە یارمەتیەکە. زۆر گرنگە کە ئەم بابەتە وەکو خۆی خۆشەویستەکەم حەقی پێ بدرێ، چونکە بابەتی ئیسراف بابەتێکە بەداخەوە ڕێگی داکوتیوە. بۆیە هەل لە زەمەنی کۆنەوە قالوا يا شعيب
أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء؟ أي شعيب أو أن يجكت أمرت بأكا كإيما وابكي واز ديني باو بيران ما بينين ياخد دەستمان نەچێتە پاری خۆمان یا نەزانین پاری خۆمانە ئەو ئەن نەفعل یعنی ئەوان داوای ڕەهاییان نەکرد لەوەی کە پارە سەرف بکەن. لە کاتێکا شوعیب نەسیحەتێکردن ئەم پارەیە ئەبێ لە شوێن و جێگی خۆیان بەکار بهێنرێ. ئەگەرنا هەر کاتێک ئینسان بەم ڕۆحیەتە مامەڵەی نەکرد بەڕاستی ئەو کاتە پارەکەی بە هەدەر داوە و لە قیامەتیشا لەسەر پارەکەی محاسەبە ئەکرێ چۆنە پیا کرد و لە چیا سەرفت کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله حرم عليكم عقوق الأمهات. دوایە فەرمێت وكره إليكم قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال. خوای گەورە پێی ناخۆشە وتی مەکەن لە بینی یەکتریە و زۆر پرسیاریش مەکەن و پارەش بە هەدەر مەدەن، پارە زایع مەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمرمان پێ ئەکات کە ئەم پارەیە ئەبێ لە شوێن و جێگی خۆیان بەکار بهێنرێ. بۆ یەک کەسانی کە دەستیان بڵاوە هیچیان نابێ بە هیچ. کوردیش هەروە ئەڵێ سەبری عاشق و پارەی دەست بڵاو قەرار ناگرن بیشیان خەیتە داو. چی سەبری نییە؟ سەبری عاشق سەبری نییە وەنیە؟ بۆی ئەڵێ سەبری عاشق و پارەی دەست بڵاو قەرار ناگرن بیشیان خەیتە داو. پارە خەرچکەی ئەبڕێتەوە بە خەرج نەکردن کۆ ئەبێتەوە. ئەلە جیا لە شوێنی سەختا ئەمێنێتەوە. پارە ئەبێت کۆی کەیتەوە بۆ ئەوی کە بزانین لە چیا سەرفێکەی نەک کۆکردنەوە بۆ کۆکردنەوە بێ. نەخێر پارە نابێ بخرێتە دڵەوەکو باسمان کرد، پارە ئەبێ لە گیرفان هەبێ بەڵام بێ لە شوێنی خۆشییا بەکار بێ. بەڵێ کە بە ڕۆژ چرای نەوت بسووتێنن لە تاریکیدا دۆشدا ئەمێنن. ئەو خوایە چەندمان هەیە ئیستاکێنە کە ئەڕۆیتە ماڵەوە گڵۆپی ماڵەکەی هەمووی ئیشەکە، سپلیت ئیشەکە، زۆپا ئیشەکە. ئێمە موسیمێکمان نییە دڵمان خۆش بێ بڵێ وەڵای تر ئەلحەمدولیلا لەمانە نەجاتمان بوو. ئەمڕۆ سپلیتەکە گەرمێکەیە گوژێینەوە ئەخێنە سەر سادێکی ئەڵە وەڵای تر گەرمە. ئەی ناتوانین مانگێک بەبێ ئەمە بژین. بڕۆ ئەوروپا لە ژوورێکی گەورەیە یەک گڵۆپی هێناوەتە خوارەوە ئەم هەموو ماڵەکەیەتی. نەچاوی عەزیەتەیە نەگیرفانی عەزیەتەیە. ئێمەش هەموو شتێک لە ماڵە ئەبێ بسووتێ. تەنان سابوونی ماڵەکەشمانە بێ بفوسێتەوە. واللهی خۆشەویستان چوومەتە وڵاتی تیجاری ئاوا کە ئیساکەنە لەوانەیە دووەم هێزی سەربازی بێ لە هەموو عالەمە. دوو دوکانی هەبووە لە تەنیژەکەوە کە چوومەتە دوکانەکەی تری تاریک بووە. ئەم گڵۆپەی کوژانوتەوە بووی کە بێ دوکانەکەی ترم پیشان بە. کە گەڕاوینەتەوە سپلیتەکەی ئەوە ئیش پێ نەکردو تا فێنکم بێتەوە. خۆی لەبەر گەرماکە دانیشتووە لەبەر عەرەق بۆی کە تاقە سەرف نەکا. ئێمەش زۆر جار هەر بیرمانەچێت تەوافەی سەربانەکانمان بگرینەوە ئەم ئاوە بە هەدەرە ڕوات. زۆر جار لە ترافیکێکی بەسیتە ئەزانی 2 دقەیە تاقەت نییت سیارەکەت بگژێنی تۆ بانزی سەرفەکە جگەلەوەی ئەم هەموو دوو کەڵ و پیسیا چێ بەسەری خەڵکە. بەڕێزەکانم ئیسراف هەر ئەوە نییە تۆ پارەیەک سەرفکی نەزانین چۆن سەرفە بێ. زۆر جار تەلەفۆنێک تۆ بەدەستەوە نازانیت 2 سیم کارتت هەیە هەردووکی ئینتەرنێتی تایە هیچیشان پێویست نین. 24 ساعت تۆ لە موسسەکەی خۆشت و لە ماڵەکەی خۆش تا ئینتەرنێتت هەیە. بزانە مانگانە وەرە ئەمانە کۆکۆر بزانە چییە کات. بۆیە بەداخەوە ئەمانە کە ئەڵین هەمووی لە ناخی خۆمانە هەیە وەگەر ئەم پارەیە کۆکەینەوە بزانە لە ئەخیرا چیەکە. ئەڵێ کە بە ڕۆژ چرای نەوت بسووتێنن لە تاریکیدا دۆشدا ئەمێنن. حەز ئەکەی دووربی لە گێرە و کێشە؟ منیان وای منە حەز ئەکەی دووربی لە گێرە و کێش بەقە بەڕەکەی خۆ پێناکێش. سبحان الله ئەم پەندانە چەند لە دینەوە هەڵقوڵاون، چەند جوانن، چەند دەقیقن، چەند وردن. بۆیە خۆشەویستەکەم ئەم بابەتە بەجێ نایاڵم هەتاوەکو هەمووتان لە نافی خۆتانە وعدم نێنێ. ئەگەر دینارێکتان لە گیرفانتان دەرکرد لە حساب بانکیەکەتان دەرکرد لە ڕەسیدتان دەرکرد ئەگەر شوێنتان بۆ نەگرێ سەرفی بیهێڵەوە لە ماڵەوە سندۆقێک و قاسەیەکی بۆ دروستکە دوای بزانە چیەکە. دوای لە ئەخیری حەڵقەکانە پێتان ئەڵێم لە پارەیە چی بکەن
بزانە چی کۆبەتەوە، هەر بڵێ وام زانی خواردم، وام زانی کردم، وام زانی هەم بوو، وا بکەن دوایی پێتان ئەڵێم لە چ پرۆژە و لە چ شوێنێکە ئەمە کەن ڕەسیدێک بۆ دنیا بۆ قیامەتی خۆتان. کەواتە ئەمە چێیە؟ ئەمە دەست بڵاوە. لە مقابلا چی هەیە؟ دەست و قاو. مناڵ کە لە دایکە بێ ئاوە دەستی ئاوایە، ئەی کە مرد دەستیشی ئاوە، ئەی لەو بینەیە بێ دەستی ئاوا بێ، دەستی طەبیعی بێ، ئەبێ دەستی کراوە بێ، نوقاویش بێ، بۆی کە بتوانێت ئەو تەوازن و هەوسەنگی ڕاگرێ. بەڵام لە هەموو شتێک خراپترەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شر ما في الرجل شح هالع وجبن خالع. سبحان الله. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچێ بۆ مەدینە ئەفەرمێ ئەی جەماعەتی ئەوس و خەزرەج چێ برا گەورەتانە؟ فەرمێی پێغەمبەری خوا جدی کوڕی قەیس، کدومانە بە برا گەورە و بەسەر کردەوە بە گەوری خۆمان؟ على إننا نبخله، زۆر پیاوی چاکە، بەس تۆزێ ڕەزیلە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ وأي داء أدوى من البخل. اینجا نەخۆشی لە برەزیلی و لە چروکی خراپتر هەیە، لە دەستمقاوی خراپتر هەیە. فەرمێ نەخێر ئەو فڵان کەس برا گەورەتان نییە، یەکسەر برا گەورەکەیان بۆ گۆڕێ، ئیکا بە سەحابەیەکی تر نایڵێ قوبڵ ناکە ڕەزیل بەرپرسی موسڵمانانیش بێ، چکە بۆ ئەوەی کە پارەی گرتەوە ئەو کێشەیە لە میلەتا دروستە کاکە کە بینیمان وەکە ئەشی بینین. بۆیە ئەبێ سەرکردە بەخشندە بێ، گەورە بێ، دڵی گەورە بێ، دڵی واڵا بێ، لە خۆی و دەمی ماڵ و مناڵی عەبدولعەزیز عومەری کوڕی عەبدولعەزیز بگرێتەوە بیدا بە خەڵکی، نەک بە پێچەوانەوە. بۆیە ئەفەرمێت شەڕ ما فی الرەجل شح هالع. خراپترین شت لە پیاوە چییە؟ شح، گەورەترین دەرەجەی ڕەزیلیە. هالع ئەڵێەوە پاری ئەو مەتەعمە بای چەند بوو، یعنی تر تووشی هەلعێکە بێڵێ جەڵتە لە دووشتی ئاوایە. وەرە باوکیم تۆ بۆ دنیاوی ئاوە بە کوڵتە، مناڵێکە دەستیاوەتە شتێ لە مارکێتێک فەقیرێک هاتۆتە بە دەرگاکە و بۆ دنیا و لێ بۆ بەهین موەسسەسەیەکە هاتۆ پرۆژەیەکی خێری پێ دەسی ئیتر خەوی لێ ناکەی باشم بۆ چیان بۆ اینجا چیە لە شوێنی خۆت؟ شح هالع وەچی وەجوبن خالع. ئینسان کە ڕەزیل بوو ترسنۆکیشە بێ. سوبحان الله. بۆ چکە بۆ پارەکەی ڕەزیل بێ، بۆ گیانی دوو ئەوەنگە ترسنۆکە. وەجوبن خالع یعنی دڵی خەڵکە، ئەڵێ بەخوا دڵم هەڵکەندرا لە شوێنی خۆی، ئەو نە خەمی پارەکەی بێ و دوو ئەو نە خەمی ژیانی بێ، ئەو دوو ئەو نە ترسنۆک بێ. بۆیە بەڕێزەکانم خوای گەورە فەرمێ ئەم ڕەزیلەیە لە هەموو کەسێکا هەیە. بۆیە فەرمێ ومن یوق شح نفسه. ئەم ڕەزیلیە لە هەموو دڵ و دەروونێکا هەیە. بۆیە خوای گەورە فەرمێ ومن یوق شح نفسه، ئەوەی دژایەتی ڕەزیلی دڵی خۆی کە فەئولئیک هم المفلحون. سبحان الله. ئینسان وا دروست بووە. قل لو أنتم تملكون خزائن رحمة ربي. ئەگەر ئەم هەموو کەونە بێ بە ئاڵتون و بووی بە ئەڵماس و بێ بە پارە و بینێ دەستی ئێوە، ئیذەن لەئەمسەکتم خەشیەتە الئینفاق. دەسەگرنەوە نایەن بکە. سبحان الله. بەخوا لە بوجەکە کەمە، پارەکە کەمە، معاشەکە کەمە، بەش ناکا بەخوا هەر ئەومە بێ، هەر تۆنی کاکە خەڵکی دیش داوام لێەکە. ئیذەن لەئەمسەکتم خەشیەتە الئینفاق. خەمی ئەوەتان ئەم پارەیەکەم نەکا، خەمی ئەوتانە دەستان نەچێ. بەڵێ بۆیە الشەیطان یعیدکم الفقر. ئەم خوتوکەی هیچی شەیطانە، نەکەی نەبەخشی ماڵ و مناڵی خۆت ئەوە بەخشی نایەتە شوێنەکەی هیچی پێنامێنێ، دوای فەقیرەکەوی خەڵگاتۆ پێکەی چی نەکەیت. الشەیطان یعیدکم هەر دەستە بێ بۆ پارەکە کۆرە دەستم مەگرە با بیەم لە بەخوا دەست دەرنایەنی کۆرە واز گیر بۆ تەواو نایەتە دەرێ. ئەمە شەیطانەکەیە. تۆ بەدڵێکی سافەوە دەسە بەر بەچێو ناڵێ. سبحان الله. ئەم گیرفانش ئەوە لە شوێنی سەختایە، لە شوێنی وایە دانراوە ئەلێرە و لە پشتە و لە هینەوە پڕیشمان کردۆ لە گیرفان، بەڵام دەستیشی بۆ نابین لە کاتی زۆر ناچاریانە بێ. خوای گەورە فەرمێت چی؟ ئەفەرمێت
والله يعيدكم مغفرة منه وفضله. أو شيطان وتي شي تيني بخشنو فقير كون أي خواي قورا كوروتي بي بخشني تشوينا كي خمتان نبي أي من لسر ورازق نيم خمتان نبي إيو بي بخشن أي خمشوينك وعد ياو دعاء فرميتشي هاسي دعاء دقتي أم دعاء طبعا شنجوانا فما الشيطان يعيدكم الفقر ويأمركم بالفحشاء والله يعيدكم مغفرة منه وفضله بدوايا فمن يؤتي الحكمة من يشاء الله فمن بس بياوي دانا لما تيجا خواي قبل داناي وأقل أبخشيه بكسيك كبزانة شون مامور لقل أم باريه عكات أتكرك بدوايتي أوي كأم داناي نبي هركوي كاتو نزاني شوني بخشيه أما إنسانك عقلني عقل جيرنية قولك حسني بصرين بزور بي معجبهم فمن ما أغنى عني ماليا كي تفسير يم آتاك فمن لم أرى أشقى بماله من البخيل فمن بيا خرابو هنا نبيني ومال وران نبيني وكرزيل بو فما عيشه في الدنيا عيش الفقراء وحسابه في الآخرة حساب الأغنياء لدنيايا خويك فقير جي ناي خواو ناي كاولا بدي ناكا أي لقيامته حسابي دولة مني لك الله أكبر ما ولا بابا تو لا يخلق هو فقير بشان ما زايد شيء هو رصيد أما بارود أما ليستد أما قائمة أما حساب بنكي أما ملكت حرحم يبوي هنا درو سيدي أم قولي حسني بصري كان كافر ميد لدنيايا شون أجي قيامتي شون محاسبي لك الله أكبر فما شروك لدنيا خوي قمتر أكا لولاش حسابي دولة منك چەند جوانی ناوێتی بۆ یاڵێم کورد پەندی کوردەواری زۆر مطلع بوون بەسەر نەک هەر حەدیث و ئایەتە بەسەر قەولە بەسەر حەدیثی ضعیفە بەسەر ئەثەرە بەسەر تابعینە بەسەر شوێنەوارە هەر هەمویان ئەمە کردویانە بە پەند بۆ ئێمە جا ژیر ئەوەیە کە پەندی لێوەرگرێت أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.